ئەمە بەرهەمێکی بایەغدار بوو هەروە بە ئاسانی نەهاتووتەی. بە دروشمی سیستەمێکی پەرلەمانی دروست و هەنگاونان بەرەو چاکسازی و سەروەری یاسا سێمین کۆنگرەی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە شاری هەولێر ئەنجامدرا. چاوەڕێی ئەوەی لێ دەکرێت بەرنامە و کار و پلانی بە زۆرینەیەک دەنجی ئەندامانی کۆنگرە 11 کەس بۆ دەستەی باڵا هەڵبژێردرا و دەسەڵاتیش درایە دەستەی باڵا کە 2 کەسی تر بە تەعین بۆ دەستەکەیان زیاد بکەن. بەڵام ئەو کارە پێویستی بە هەموارکردنەوەی یاسای یەکێتی پەرلەمانتاران هەیە. بەپێی یاسا ژمارەی ئەندامە دەستەی باڵا 11 کەسن دوانیان یەدەکەن. بەڵام ئێستا ئێمە کار بەوە دەکەین کە ببنە 13 کەس دوانیان یەدەکبێ. ڕەزامەندی کۆنگری بۆ وەرەگرین لە دواتریش بە پرۆژە یاسایەک پێشکەشی پەرلەمانی کوردستانی دەکەین. ئەگە پەرلەمانی کوردستان هەموار یاساکەی کردەوە ئەو 2 کەسانش دێنە ناو دەستەی باڵا ئەگەر هاتوو ڕەزامەندیشی نەدرا ئەوە هەروەکو خۆیان دەمێنەوە. بەپێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی پەرلەمانتاران دەبێت لە یەکەمین کۆبوونەوەی دەستەی باڵای هەڵبژێردراوی یەکێتیەکە سەرۆک و جێگر و بڕیاردەر دەستنیشان بکرێت. دەستەی باڵا خۆیان کۆبوونەوەی تایبەت دەکەن سەرۆک و جێگر و بەرپرسی دارایی هەڵدەبژێن. هیوادارم زیاتر ئەوەی کە خولی پێشوو ئێمە تەواومان نەکرێ ئەوان تەواویکەن و ئێمە هەوڵی زۆرمان داوە ئەویشت پەرلەمانتارانە دروست بکرێ بەو شێوە باشێک کە هەیە بینایەشی گەورە دروست کراوە و شوێنێکی تەباییە و هەموو پێکەوە بوونە لە کوردستان خۆتان دەزانن دام و دەستگاکان تۆزە خەلەلی کەوتێ بەڵام ئەوەی کە تەنیا وەکو خۆی ماوە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان. یەکێک لە کارە سەرچیەکانی یەکێتی پەرلەمانتاران کە بە یاسا بۆی دیاری کراوە دەربڕینی ڕاو سەرنجی خۆیەتی لەسەر ئەو پرۆژە یاسایانەی کە دێتە پەرلەمانی کوردستان. ئەندامانی یەکێتیەکەش هیوا خوازن هەماهەنگی زیاتر دروست بێت لە نێوان پەرلەمان و یەکێتی پەرلەمانتاران. یەک لە مەهامەکانی ئێمە ئەوەیە ئێمە لەگەڵ پەرلەمانی کوردستانە لە هەماهەنگ و تەنسیقمان هەبیتن لەگەڵ ئەوەی بەغدایش بۆ ئەو پرۆژە یاسانەی کە هەن نەکرد ئەوەی ڕاهەندی نیشتمانی هەیە هەموو پرۆژە یاسایەک بێت لا ئێمەش ڕاو بۆ چووری خۆمان لەسەری بدەین. ئێمە کۆنتاکمان هەیە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان کۆنتاکمان هەیە لەگەڵ لیژنەی یاسایی کۆنتاکمان هەیە لە جانەکانی دیکەش ئینشاڵڵا لەمە دووە ساڵاکتر و شێلگیرانەتر کار لە پەرلەمانی کوردستان دەکەین. بەپێی ڕێکەوتنی نێوان لایەنەکان بۆ ئەندامانی دەستەی باڵای یەکێتی پەرلەمانتاران لە کۆی ئەو 11 ئەندامەی دەستەی باڵا هەرێکە لە پارتی و یەکێتی 3 ئەندامیان دەبێت و گۆڕان و کۆمەڵ و یەگرتو و بزنۆی ئیسلامیش هەریەکان 1 ئەندامیان دەبێت پێکاتەکانیش ئەندامێکیان دەبێت. بەڵام ئەگەر هاتوو ڕێژەی ئەندامانی دەستەی باڵا زیاد کرا بۆ 13 ئەندام ئەوە پێکاتەکان 2 ئەندامیان پێدەدرێت. بەپێی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتیش سەرۆکی ئەم خولەی یەکێتی پەرلەمانتاران بۆ پارتی دەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.